ناوم شينا سعيدة لبسراوي ناوندي ورشولاوانم سرتا بناي خوای گەورە و مهرەبان کە ئێمە وەک ناوەندی وەرشولاوانی ڕاپەڕین بە هاوکاری مافی مرۆڤ و لەگەڵ بەڕێوەبەرایەتی تونند و تیژی ڕاپەڕین هەستاوین بە ئەنجامدانی وەرکشۆپێک بۆ دەبەری ڕاپەڕین. ئامانجمان لەو وەرکشۆپە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانە و کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لەناو خێزانی کورد و ئەو لێکەوتانێک کە لێ ئەەکەوێتەوە ئەبێتە هۆی گرفت لەناو خێزانی کوردیدا. من لێرەدا ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە ئێمە وەکو ملەتێکی چەوساوە کە چەندین ساڵ لەژێر زوڵم و ستەمدا بووینە، کاریگەری ئەو خێرایی ئەو تۆڕە کۆمەڵایەتیەکانە و کاریگەریەکەی بۆ تا گرفتێکی هەرە دیاری ناو کۆمەڵگا مانگ نییە، ڕۆژان نییە کە قوربانی لێ نەکەوێتەوە. بۆیە ئێمە هەستاندەرمان بەوە کردووە کە هەڵمەتێکی وشیارکردنەوە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هاوکاری بەڕێوەبەرایەتی تونند و تیژی ڕاپەڕین و مافی مرۆڤ بگرینە ئەستۆ بۆ وشیارکردنەوەی ئەو خێزانانەی کە کاریگەریەکی زۆر خراپیان لەسەرە و هیوادارین بتوانین دەست لەسەر ئەو برینانەدا بنین کە بتوانین ببێنە ساڕشکەری ئەو گیر و گرفتانێکە لە ناو کۆمەڵگادا هەیە. من حەبیبە بابان هەم وەکو پارێزەری پێشوو و وەکو ڕاگەیان کارێکە لە مێژوودا لەو شارەدا کارم کرد و چالەبووانێکی ژنانیش ئەوەی کە دەیبینین و ئەوەی کە گوێمان لێ بوو ئەوەی کە ڕۆژانە گوێبیستی دەبین بەداخەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری زۆر زۆر خراپی دروست کردووە لەسەر سەرجەم خێزانی کوردی کە بۆتە هۆکاری ئەوەی کە چەندین کێشە ڕۆژانە ڕوبەڕووی خێزان و تاکە کوردی دەبێتەوە لە هەموو ڕوویەکەوە. ئەوەی کە ئێمە دەیبینین ڕۆژانە سیر دەکەین بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پەیوەندی خێزانیەکان و هەروە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە هەموو جۆرە کاڵ بوونەتەوە. ئەگەر لە ناو خێزانیشدا دەبینین و کە سیر دەکەین تەماشا دەکەین زۆربەی زۆری کاتەکانیان یانی ئێمە کە باز لە تونند و تیژی دژە ژنان دەکەین، بەڵام من لێرەدا دەڵێم ئێمە تونند و تیژی بووینەتە بەکارهێنەرێکی تونند و تیژی کار بەرامبەر بە کاتەکانمان، یعنی وامان لێ هاتووە کاتەکانمان بە هەموو جۆرێک لە کۆنتڕۆلی خۆمان دەرچووە. ناتوانین ئەو کار و پرۆژانە ئیشانێکە هەمانە ڕۆژانە جاری وا هەیە بەرنامەیەک دادنن کاتەکان کە دادنێن بە گونجاوی، بەڵام دەبێتە هۆکاری ئەوەی کە چوونە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوە وامان لێ دەکات کە نەتوانین وەک پێویست بەرنامە و کاری ڕۆژانەمان جێبەجێ بکەین. ئەوەی کە ڕۆژانە دەیبینین لە ناو خێزانەکاندا دەبینین خێزان بە عام ئاگیان لە یەکتر نەماوە، پەیوەندیان بە یەکترەوە کاڵ بۆتەوە. لە ناو خێزانەکاندا هەریەک لە سوچێکی ژوورەکەیاندا هەریەکە یاخودکە لە بازار لە شەقامەکان کە دەڕۆین تەماشا دەکەین هەریەکە و سوچێکەوە دانیشتۆ و خەریکی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و دنیایەکی تایبەتی بۆ خۆی دروست کردووە کە بۆتە هۆکاری ئەوەی کە لە دنیای ئەو دنیا تازەی کە تێیدا دەژین بەڕاستی چوونەتە دەرەوە، چوونەتە دنیایەکی تایبەتتر کە بۆ خۆمان دروستمان کردووە لەو ڕێگاوە کە ئەوەش بۆتە هۆکاری ئەوەی کە بڵین باوک بە ژن ئاگای لە مێرد نەمێنێ، مێرد ئاگای لە ژن نەمێنێ، و هەروەها خێزانەکە دایک و باوکەکان ئاگیان لە منداڵەکانیان نەمێنێ. منداڵەکان بە جۆرێک یعنی وا هۆگر بوونەوە معتاد بوونە هەر لە بچووکیەوە تا خەریکی بەکارهێنانی موبایل و ئەو جۆرە یاریانێکە لە ناو موبایلەکاندا بەرنامەکاندا دەبەزێنن کەەوە بۆتە هۆکاری ئەوەی بەڕاستی هەمووی هەر لە بچووکیەوە معتاد دەبن، بەڕاستی نازانی لە کۆتاییدا چنەوەیەکیان لێ دەردەچێ جگەلەوەی کە چەندین زیانی تەندروستی هەیە هەم بۆ منداڵەکان و هەمیش بۆ گەورەکان، چونکە هەموو کاتەکانمان داناوە بۆ ئەوەی ئێستا گەنجەکانمان دەبینین ڕۆژانە یعنی شەو ڕۆژیان لێ شێواوە، ڕۆژانە دەخەون شەوان بەخەبەرن، یعنی شەوانە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چونکە دەکەونە جیهانی فراوانیان تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەموو بۆتە هۆکاری ئەوەی کە بەڕاستی یعنی کارەسات خوڵقاوە. ئەو کارەساتانەش بووتە هۆکاری ئەوەی کە ئێمە ڕۆژانە نە بەکارەکانی خۆمان ڕابگەین، نە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان ماوە، نە پەیوەندی خۆشەویستیەکانمان ماوە، نە پەیوەندی لێپرسین و ئەحواڵپرسین و گەڕان و سەردانی کردوون و ئەو شتانەمان هیچی نەماوە. بەداخەوە یعنی کەوتوینەتە جیهانێکەوە واشمان لێ هاتووە کە بەکاریشی نەهێنین ناتوانین، یعنی وەکو ئۆکسجینێکی لێ هاتووە لە ناو خێزان
زمانی کوردیدا هەر ڕۆژێک کە خەتەکە تەواو دەبێ هەر ڕۆژێک کە خەت نامێنێ بەڕاستی هەرێکە لە شوێنی خۆیەوە دەڵێ ئۆکسیجینی لێبراوە پەلەیەتی خێرا بچ خەتەکەی پڕکاتەوە یعنی ئەمە هۆکاری ئەوەیە کە بەڕاستی بووینەتە توندوتیژی کاری خۆمان بۆ دەرونی خۆمان یعنی هیچمان دەروونمان مرتاح نەماوە هیچمان ژیانمان لە شوێنی خۆی نەماوە لە دادگاکاندا یعنی ڕێژەیەکی تەلاق ڕێژەی تەلاق ڕۆژ بە ڕۆژ و قۆناغ بە قۆناغ لە ڕوو لە زیاد بوونە هۆکاری سەرێکیش بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەڕاستی ئێمە هەتا قسە بکەین لەسەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕاستی تەواو نابێ ئەو کێشە و گرفت و ئاسەوارانەی کە لی دەکەوێتەوە بەڕاستی هەر تەواو نابێ ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە توندوتیژیەکان و هەروە خەمەکان و کێشەکان و هەمیشە ڕۆژ بە ڕۆژ و سات بە سات و مانگ بە مانگ و ساڵ بە ساڵ هەر لە درێژەدا بێت و کۆتایی نەیە بەڕاستی دەبێت تاکێ کوردی هۆشیار بکرێتەوە دەبێت پەروەردە ڕێک بخرێتەوە پەروەردەی کوردیمان یعنی پەروەردەی خێزانیمان ڕاگەیانەکان بەگشتی ئەوانە هەمووی دەبێت یعنی بەرنامە و کاری پرۆژەی نوێیان پێ بۆ ئەوەی بتوان کۆمەڵگەیەکی تەندروست لە داهاتوودا پێشکەش بە خەڵک و کۆمەڵگەی تازە بکەین. من ناوم ئامینە ئەحمەدە وەکو ڕێکخراوی ژنانی زەحمەت کێشانی ڕاپەڕین ئێمە وەکو ڕێکخراو لە کار و چالاکی و سیمینار بەشدارین ئێستا کەینێش دەمانەوێ یاسایەک بۆ شن دابدرێت لەبەر ئەوەی ئەو یاسایە چیکە شن نەبێتە کۆلەی دەستی پیا و سالاری باوک سالاری لەبەر ئەوەی شنیش مافی سەرەتایی خۆی هەیە مافێکی هەیە لەگەڵ پیاو یەکسانە بەڵام لە کۆمەڵگای ئێمەدا زوڵمی زۆر لێ دەکرێت جا هەر بە بیانی جۆرا جۆرەوە ئێمە وەکو ڕێکخراو چەند ڕێکخراوی حیزبی حوکمی و ئازادی دەبێ ئێمە کارێکی وا بکەین نەهێڵین چیکە توندوتیژی بەرامبەر بە ئافرەت بکرێت ڕێکخراوانی جیاجار حیزبی حوکمی ئازادی و دامەزراوەکان لە پێناو پرسیژین بەڵام تاکو دێت ژنان تر کۆلیایەتی دەکرێت لەبەر ئەوەی دابوونیاریەتی کۆمەڵگا و خێزان و پاپەستیان دەکەن ئەمەش کارێکی دەرونی لەسەر شن دروست دەکات حاڵاتێکی دەرونی ئەگەر پەنا بۆ هەڵاتن و خۆکوشتن و دەرمان خواردن بەرن ئەوانش بۆ چەند کەس چارەسەرە بۆ چەند کەس دەکرێتە چارەسەری بکرێت بەڵام تاکو ئێستاکەینێ ئەوە هیچ چارەسەرێکی نەبووە بۆیە ئێمەی ڕێکخراوی ژنان کەچی تا ئێستا هیچ یاسایەکی دش بە ژنان سوپاندن و دش بە ژنان دانەندراوە یاسایەک دانەندراوە بێتە بڵێن ڕێگر بێ لە خۆسوپاندن و دەرمان خواردن و هەڵاتن ئێمە داواکاری یاسا سەروەر بێت داواکارین ئەگەر ڕێگریەک بکرێت لەو شتانەی ئەگەر دش بە ئافرەت دەکرێت